قسەکردنە بێت لەسەر بەڕێوەچوون یان با بڵێن ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی دووهەم فستیڤاڵی فۆتۆگرافێری جا لەسەر ئاستی کوردستانی گەورەدا قساکەین لەسەرەوەی کە ئەم فستیڤاڵە ئێستا لە چه قۆناغێکیەتی ئەگەر ئێوەی ئازیز بە تەمای بەشداریکردن لە فستیڤاڵە کە تاکەی مەجالتان هەیە ئەگەریش بەرهەمێکتان هەیە ناوەڕۆکەکەی ئەبێ لە چیا بێت واتە لە چه بوارێکی فۆتۆگرافێریا بێت ئەتوانن ئێوەتیایە بەشداری بکەن لەسەر ئەم بابەتانە قساکەین بە میواندارەتی زۆر بەڕێز بەختیار سەعید کە بەڕێزیان سەرپەرشتیاری فستیڤاڵی فۆتۆگرافێرانی کوردستان کاک بەختیار سڵاوە لێ باش کاک بەختیار ماشەڵڵا کەسێکی زۆر پڕ لە چالاکی بەردەوام سەرقاڵی فستیڤاڵ سازکردن و بەڕێوەبردننی فستیڤاڵەکان دەستەکانە خۆش ئێستا باوێنە سەر ئەم دووە چالاکی بەڕێزت کە سازکردنی فستیڤاڵەکە لە ئاستی کوردستانی گەورە بۆ فۆتۆگرافەرەکان پێم خۆشە خۆت باسێکی فستیڤاڵەکە بکەیت دیارە ناوەندی حەوڕەنگە بەردەوام وابیری کردوتەوانە کارەکان تەنها لەسەر ئاستی بڵێن سنووری سلێمانی یاخود باشووری کوردستان نەبێت بەردەوام بیرمان لەوە کردو چۆن لە ڕێی هونەرۆ بتوانین زۆرترین بوارە جیاوازەکانی هونەر ئایا لەسەر ئاستی کوردستان بێت یاخود لەسەر ئاستی نێودەوڵەتی بێ کۆی کەنەوە چۆن دوجار هونەر تەنها پەیامە بۆ پێکەوە ژیان بۆ ئەوەی ئەمە بتوانین پەیوەندێکی هونەری ئینسانی دروستکەین ئەو پەیامە ئێمە توانیمانە لەو چەند ساڵی ڕابردوو لە بوارە جیاوازەکانە کاری لەسەر بکەین بەدڵ خۆشیەوانە ساڵی 2019 یەکەمین فستیڤاڵمان دروست کرد فستیڤاڵەکە لە سەراسی کوردستانی گەورە واتە لە هەر چوار پارچە کوردستانەوە بەشداریکردن هەبوو لامان کاتەوە لە هەر چوار پارچە کوردستانیشە بەشێک لە فۆتۆگرافەرەکانمان داوەتی شاری سلێمانی کرد ژمارەی ئەوانەی کە بڵێن بەشداریان لە پێشانگاکەیا کرد لە فستیڤاڵەکە 100 فۆتۆگرافەر بوو توانیمان جگە لە کۆمەڵە خەڵاتی ڕازلێنان هەم خەڵاتی مادی تیا بوو لەمان کاتە دلیلێکی زۆر باش کە کۆی هەموو ئەو فۆتۆگرافەرانی لە پێشانگاکە بەشداریان کردبوو ئەو کەتەلۆکێکی زۆر نەوعی چاپمان کرد زۆر باشە جا کاک بەختیار بۆ دووهەمین فستیڤاڵی فۆتۆگرافەریەکە ناوەڕۆکی دیاریکراوتاندا ناوەڕۆکێکی دیاریکراو کە پێویست بکات ئەو فۆتۆوانەی کە بەشداری ئەەکەن لە فستیڤاڵەکەدا لە چوارچەوەی ئەم ناوەڕۆکەدا بن یاخود فۆتۆگرافەران سربەستن لەوەی کاتچە بوارێک هەڵ ئەبژێرن و فۆتۆیتیا تۆمار ئەەکەن و لەگەڵ ئێوە بەشداری پێەکەن دەرە چەند باڵەن تایتڵک یاخود چەند ناونیشانێک هەیە کاتوانێت فۆتۆگرافەران بەشداری تیا بکەن بڵمە پۆرترێت یەکێکە لەو جۆرە کارە فۆتۆگرافیانەی کە زۆرێک لە فۆتۆگرافەکان لە دنیایان گرنگی پێدەن سروشت بۆ نمونە فۆتۆستۆری ئەمانە ئەو تایتڵە سەرێکیانن کە بڵێن زۆربەی فۆتۆگرافەران لە بوارە جیاوازەکانە کاریان کردووە سروش بۆ خۆی جوانێکی زۆر تایبەتیە کوردستانیش لە هەر پارچەیەکی لە کوردستانە بیت سەرەکەی پڕەنگە جوانێکی زۆر تایبەتی هەیە فۆتۆگرافەرەکانیش بەڕاستی کاری زۆر جوان زۆر تایبەتیان کردوکە کاتێک کە سەیری هەرێکە لە فۆتۆکانەکەی بەڕاستی عشقێکی زۆر تایبەتت بۆ دروستە بێت بۆ ئەو کارانی کەوان باڵم ئەنجامیان داوە فۆتۆستۆریش بۆ خۆی یەکێکە لەو کارانەی کە بڵێن ژمارەیەکی زۆر باش لە فۆتۆگرافەران بەردەوام کاریان لەسەر کردووە پۆرترێت بە هەمان شێوە واتە زیاتر لە 6 جۆر بوارمان دیاری کردووە کە بڵێن سەرکیەکانی ئەوانن کە فۆتۆگرافەران توانن کاری لەسەر زۆرترین یان کامن کە بەشداریان کردووە کاک بەختیار ساڵی 2019 یەکەمین دیدارمان کرد سروشت زۆرترین پانتایی داگیر کرده بوو کە توانی بووی بڵێن زۆرترین کار بێتەوە لەسەری هەروە با بڵێن بواری ژیانی کۆمەڵایەتی بۆ نمونە لە گوندەکانە ژیان چۆنە هەر لە دروستکردنی خواردنەوە بیگرە هەتاک و خۆشیەکان و تەنان جۆری کارکردن و ئەمانە واتە بەکۆ دوکومنتکردنی ژیانە لەناو کوردستانە جا ئێستا بینین لە بوارە فۆتۆگرافەریە کۆمەڵک تەکنیک هاتوۆتە ئارە کۆمەڵک دەستکاریکردن سوودوەرگرتن لە فیلتەرەکان کۆمەڵک تەکنیکی جیاواز لەگەڵ ئەوەی کە لە خودی فۆتۆکەیە هەیە تا چەند ئەمانە ڕێگە پێدراوە دەرێ ئەمە لیژنەیەک هەیە من بۆ خۆم قەرار لە سەر هیچ شتێک نایم چونکە دوجار کەسانی پسپۆر هەیە سیان لە فۆتۆگرافەرەکان بوونەتە لیژنە ئەوان قەرارەیەن لە جۆری فۆتۆکان تەنانەت لە ڕاوێژی ئەوەیەن کە کامانە بن ئەو جۆرە کارانی کە بەشداری بکات مەبەستمە مەرج بۆ ئەمانە هەیە ئەکیت بەدڵنیاییەوە مەرجەکان چین کاک بەختیار ینی ئەو کەسانێک کە بە فۆتۆیەک بەشداری بکەن پێویستەکە فۆتۆکەیان بە چ شێوازێک بێ ئەو مەرجانەی بۆتان داناون خوان لە چی ئابینەوە بۆ منە نابێت فۆتۆکان بە هیچ شێوەیەک ناوی لەسەر بێ چکە دوجار کاچێتە لای لیژنەیەک نەزانێت ئەمە فۆتۆی بەختیارە
دوون نابێ بە هیچ جۆرە دەستکاری بڵێن جۆری فۆتۆکە کرابێت واتە وەکو ئەوەی کە وجودی هەیە ئەوە بێتەوە بەردەمیان زۆر باشە ئەنی کۆمەڵێک مەرجەیە کە فۆتۆگرافەکان کوالەتی فۆتۆکە ئەمە ئەوە زۆر گرنگە بڵێ چونکە هەر یەک لەو فۆتوانی کە دێتە ناو فستیڤالەکە و دێتە بەردەم لیژنەکە ئەوەن قەرەدرنتیایە تەنان تۆ جاری وایە یەکێ لە فۆتۆکان ئەتێ بەندازەیەکی گەورە چاپی بکەیت دەبرێت پێویستە کوالیتی فۆتۆکان کاگاتە فستیڤالەکە یاخود لیژنەی سەرپەرشتی فستیڤالەکە لە ڕووی پێویستەکە بڵاویش نەکرابێتەوە پێشتر یەکێک لە مەرجەکان بڵێ زۆر باش باش جا ئاستی فۆتۆگرافەرەکان ئایا ئەمەش هەر یەکێک لە مەرجەکانە یان تەنانەت لە ئاستێکی سەرەتایشا بێت هەرەتوانێ بەشداری بکات بە مەرجی ئەوەی کە فۆتۆکەی وەرگیرا بێت ئێمە ڕکلەمەکەکەین ئەنی با بڵێن فریە کێ بەشداریەکات بەڵام دوجار لیژنەیەکە یا قەرار ئەیات واتە هەموو کەس هەلی بڵێن بەشداریکردنی هەیە هەر لە کەسێکە لە قۆناغێکی سەرەتایە تاکو کەسێکی پرۆفیشناڵ بەڵام دوجار کارەکەی کەسە سەرەتا بڵێن سەرەتایە لە کاری فۆتۆیە لە من کاتە پرۆفیشناڵەکەش هەردووکی لیژنەکە قەراری لێیە کە ئایا کامیان بەشداری لە پێشنگاکەکە یاخود خەڵات وەرەگرێت یعنی ئەم دوودانە دوو ئاستی جیاوازە خەڵات وەرگرتن و بەشداری لە پێشانگاکەیە لیژنەکە بڵێن بنمونە ئێمە هەرسێکمان بێکی فۆتۆی بەشداریمان کردو کاچێتە بەردەم لیژنەکە ئایا کوالیتی فۆتۆکەی هەرسێکمان ئەوەی کە بەشداری پێشنگاکە بکات ئەمە قۆناغەکە قۆناغێکی تر ئایا هیچێکی لە کارەکانی ئێمە لەو ئاسایە خەڵاتی یەکەمیان دووەمیان سێمی پێ بدرێت یا لە دوایی بڵێن خەڵاتی یەکەم و دووەم و سێمەکەش چەند خەڵاتێکی ڕەزلانانی هەمووکو با بڵێن بڕوانامە هەموو لایانی مادیشەیە زۆر باشە کاک وەختیار ئەگەر فۆتۆگرافەرێک بێوە بە دوو بابەت بەشداری بکە ئەبێت یعنی بۆ نمونە بێوە وێنەیەکان وێنەی سروش بێ وێنەیەکان پۆرترێت بێ ئەتوانێت بە دوو بابەت بەشداری بکە بەشداریەکە بەڵام دوجار هەر قەرارەکە بۆ لیژ ناگەڕێتەوانێ ئێمە هەر پرسیارێکمان کرد هەمووی ئەگەڕایە بۆ لیژنەکە ئەخر ئەوان بڵێن بڕیاردەرن بەڕاستی چونکە دوجار کە تۆ سێ کەسەکەیتە لیژنە ئەوان قەراری حەسمی بڵێن فستیڤالەکان هەیە من بەبستمان لەم پرسیارانە ئەوەیە کە بینەرانمان ئەوانەی کە ئەیانەوێت یان حەزیان لە بەشداریکردن لەم پێشانگە و ئەڵبەت لەم فستیڤالەیە بەرچاوڕوونیەکیان هەبێت بۆەوەی کە تاوی مەرجەکان ڕەچاو بکەن بۆی کە زیاترین شانسیان هەبێت لە بەشداریکردنەکەیە ئەمە لەو نزیکانە بڵێن هەموو مەرجەکان و ئەو بابەتانی کە بەشداری تیاکرێت بڵاوەکرێتەوانێ ئەتەرەوە کاتە بڵێن ڕکلامێکی فراوانی بۆ کرێت هەر کەسێ مەرجەکان لەخۆیان ببینێت تۆ بڕوان ناکەم کێشەیەکی ئەوە هەبێت کە کێ بەشداری بکات هەلەکە کراوەیە بۆ هەموو کەسێکە بێ بەشداری بکات بەڵام تەنها زۆر باش فەرمو تەنها ئەوەیە بڵێن کوالیتی کارەکە بڵێن ئەبێتە پارسەنگ بۆ بەشداریکردن یان بەشداری نەکردنی کات ئێوە ئێستا لە قۆناغی وەرگرتنی فۆتۆکانن وایە گەشتێت تا ئێوە بەڵێ هەتا کەی مەجال هەیە ئێمە مەجالەکەمان تاکو 15 هەیە لە دوای 15 حوتەوانە کۆتایی بە وەرگرتن دێت تربۆی لیژنە هەم لە جاکردنەوە هەم لە کاری دیزاین و چاپ و ئانە فریا بکەوین خودی فستیڤالەکە کەی بەڕێوە چه کاتەکەی 19 کە بڵێن ڕۆژی فۆتۆی جیهانیە لەو ڕۆژای جێبەجێکرێت باش کاک بەختیار وەک ئێستا خۆشت ئاماژت پێکرد ئەمە دووهەمین فستیڤالی فۆتۆگرافەریە گرنگی ئەم جۆرە فستیڤالانە بەتایبەت بۆ گەنجەکان کە ڕەنگە ئێستا گەنجانێکی زۆر ببینی حەزیان بە بواری وێنەگرتن بێ لە بواری فۆتۆگرافەریە کار بکەن گرنگیەکان بە شێوازێکی گشتی خۆی لە چا ئەبینێتەوە بە تایبەتتر بۆ گەنجان گرنگیەکەی چییە ئەم فستیڤالانە ئەتوانم بڵم بە خۆشحاڵی و بە شانازیشەوەی لە ئێستا هەم لە باشوور هەم لە بەشەکانی تریشە کۆمەڵە فۆتۆگرافەری زۆر دانسخەڵ زۆر تایبەتمان هەیە کاتوانم بڵم لەسەر ئاستێکی نێودەوڵەتی کارەکەن بەشێکیان فۆتۆکانان لە سایت و پێگە زۆر گرنگەکانی فۆتۆ تەنان خەڵاتە بنەوە کەواتە ئەرکی ئێمە لێرە لە کوردستانە گرنگیان پێبین ئەو هەر هەز نەکات لە دەرەوە گرنگی پێدرێ زۆر گرنگکە لە ڕووی دەرونی و لە ڕووی هوەری شەوانە هەست بکات لە ناو شارەکەی خۆی لە ناو وڵاتەکە خۆی ئیتیمامی پێدرێ هەلی بەشداریکردنی بۆ دروستەکرێ هەلی خەڵاتکردنی بۆ یەتە پێشەوانەیە کارەکەی ئەکرێ بکرێتە پۆستکارد ئەکرێ بکرێتە زۆر شت کە بۆ ئەوجێی سەرنجە من چۆن خۆم جاکەمەوە لە هاوڕەکەم کە هاوپیشەمە بۆی کارێکی من ئەچێتە پێشەوانەیە کە ئەو کاتە من هەستەکەم ئەو ماندووبوونەی کە بۆ ئەم کارە یاخود بۆ کۆی کارەکانم تووشم هاتووە بە زیان نەچووە زۆر باش جا ئەم فۆتۆانە جەنابەت باسی ئەوەت کرد ئەکرێت بە کتێبێک
ئایا ئێوە لەم ڕادەیە هاوکاری ئەکەنیان هاوکاریەکان بەرفراوانتر ئەبێت کۆمەڵک لە فۆتۆکان لەوانەیە شانسی ئەوەشیان هەبێت لە گۆوارە جیهانیەکانە یان لە پێگە ئینتەرنێتیە جیهانیەکانە بڵاو بکرێتەوە ئایا ئەم هاوکاریەشیان ئەکەن؟ ئێمە لە قۆناغی یەکەمە بڵێن دوشتمان با بڵێن لەم فستیڤالە هەیە یەک ئەوەی کە کۆی ئەو فۆتوانی کە لە بەشداریکە لە پێشانگاکەیە ئەکرێتە دەلیلێک لەمان کاتە لەگەڵ یەکێ لە فۆتۆگرافەکان کاگەمیر کە یەکێکە لە فۆتۆگرافەر زۆر باشەکان بڕێرمان ناوە گۆڤارێکی تایبەت بە فۆتۆ ئەوان هەموو ئامادەکاریەکانیان کردو بەس ئێمە ئەرکی با بڵێن چاپ و بڵاوکردنەوەکان بۆ ئەنجام دەین فۆتۆکە لە سەراسی کوردستانی گەورەیە بە دوو زمان بە زمانی کوردی و ئەنگلیزیە بە ناوی ژیان لە کوردستان شتی زۆر جوان ینی فۆتۆی زۆر تایبەتی تایە کە فۆتۆگرافەرەکان لە سەراسی کوردستان کردوانە جاری کە ئەمەش هاندانێکی ترە بۆ فۆتۆگرافەران کە لە با بڵێن دووتێی گۆڤارێکی کوردیە کارەکانیان نیشانە درێت لەمان کاتە بە دوو زمانیشە ئەمە بچێتە بەردەم هەر کەسێک ئەزانێت بۆ نمونە فلان فۆتۆگرافەرەر ئەمە جۆری ستایلی کارکردنێتی و شانسێکی زیاتری هەیە بۆ دەرکەوتن زۆر باش کاک بەختیار لە فستیڤالەکەی 2019 ئەم گۆڤارەتان هەر کرد ئەم وێنانە کۆکرایەوە لە دووتوێی کتێبێکە وایە وەکو کتێب بەڵێ ئەوەمان هەو کرد ئەو دوجارە بێتە ئەرشیفێک هەم بۆ ئەو فۆتۆگرافەرانی کە بەشداریان کردو هەم بۆ ئێمە وەکو سەرپەرشتیاری بڵێن پرۆژەکە تۆر کاتێکە ئەچیتە بەردەم هەر کەسێک کە باز لە بۆ من ئێمە لای ئەوە باسی ناوەندی حەوڕەنگاکەم نابێت تەنها قسەکردنم هەبێت دلیلم هەبێت بڵام ئەمە فستیڤاڵی ئەومان هەبوو ئەمە فستیڤاڵی ئەومان هەبووە واتە مرج بێ ڕووی شخصی شەوانە بەڕاستی بۆ تۆ گرنگە کاتێک تەمنێک تێپەڕێ سەیری ڕابردووەکەی توانێت کە ئەمانەت کردووە ڕاستە ئەوە زۆر گرنگە سەرجەم ئەو وێنانی کە بەشداریان کردووە کۆی ئەکەنەوە لەم کتێبەیە یاخود تەنها ئەو وێنانی کە خەڵاتی بەشداریەکە بڵێ ئەوەی کە هەڵە بژێردرێت زۆر جا کاک بەختیار لە نێو ئەم بابەتانەیە کە جەنابەت باست کرد یەک بابەت لەوانەیە بڵێ بینەرانمانە زۆر جێی پرسیار بێت ئایا فۆتۆکان ئەبێت بە کامێرا تۆمار کرابێت یاخود ئایا بە مۆبایلیش ئەکرێت ئەوەی کە تا سەقسی لەسەر کراوە تەنها کامێرا بێت بەڵێ زۆر باش بێکمان چونکە ڕەنگە دیقەی ئەو کوالیتی کە ئەمان یەکێک لە مەرجەکانە بۆیان دانراوە ڕەنگە لە مۆبایلە زۆر بەردەست نەبێ ئەو کوالیتیەوە ئێستا هەت ئەڵبەت بم بڕە قسەکەشت ئەڵم کاک بەختیار پێشانگا هەیە بۆ ئەو کەسانی کە بە مۆبایل حەز ئەکەن فۆتۆ تۆمار بکەن ئەنی ئێستاش ئەمە هاتۆتە ناو بەشێک لە بوارەکانی فۆتۆگرافەریەوە ڕاستە تۆ کوالیتێک تێت کە تهدید کردو کوالیتێکە قرار لە جۆری فۆتۆکایە فۆتۆکە ئەوەی کە بە مۆبایلەکە گیرە هەمان دیقەی ئەوەی هەیە کە بە کامێرەکە کراوە ئەو دیقەکە بڵێن قەراری لێیات زۆر باشە جا ئێستا باسی کۆمەڵک بابەتی جوانمان کردەوە و کاریگەریە کە بۆ نمونە بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵە یان چاپوونی کتێبەکە و گۆڤارەکە توانێت دروستی بکات لەسەر بواری فۆتۆگرافەری بەڵام یەکێک لەو بوارە گرنگانش کە ئێستا لە کوردستانە زۆر بە پێویست ئەزانرێ ئەوەیە ئەو کەسانەی کە حەزیان لە فۆتۆگرافەری ڕێگەکەیان نیشان بدرێت تا چەند ئێوە گرنگیتان داوە بەوەی کە بۆ نمونە خولێکیش بکرێتەوە کەسانێک کە دواتر سەرکەوتووە بن لەم بوارە بتوانن کارێک بکەن وەیە کە خزمەتەکە بەرفراوانتر بێت ئەوە تاوانێکێکە لە کارە زۆر گرنگەکان ئێمە 2019 کە فستیڤالەکەمان کرد دوو ڕۆژماندانە بۆ پێشکردنی چەند سیمینارێک لەلایەن کەسانی پسپۆڕەوانە بۆ نمونە یەکێک لە سیمینارەکان تایبەت بوو بە فۆتۆی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسی دانێک لەسەر مێژووی فۆتۆ بوو لە کوردستانە واتە ئەم کارانە هەمووشی کە بڵێن نوانەکە سیمینارەکە پێشکەشەکرا وێنەی تایبەت بە سیمینارەکە پێشکەشەکرا لە ڕووی دیزاین و ئەوانەوە واتە تۆ چەندە کاری جیاواز بکەیت گرنگە زۆرترین زانیاری ببەخشی نابێت تەنها ئەوە بێکە تۆ پێشانگایەکەیتەوە کۆمەڵە کەزیێت ئەبێتە بینەر دواتریش بچێتە دەرەوانە نە ئەوێ لە ڕووی زانیاری شەوانە کۆمەڵە کشتی لاجە بێڵیت کە دوجار ئەو بۆ داهاتوی خۆی سوودی دەوەرگرت و بەکاری بێنێتەوانە کاک بەختیار بێکمان لەم فستیڤاڵانەشە پێشبڕکەیەک ڕوو ئەدا لە نێوان فۆتۆکانە ئاستی یەکەم و دووەم سێمە دیاریتان کردۆ بۆ فۆتۆکان دواتر ئەوەی کە لەم سێ ئاستەیە ئاستێکی باش بەدەستێنێ چی بۆ ئەکرێت بە چ شێوازێک مامەڵی لەگەڵ ئەوە ئەکرێت کە ئەم ئاستێکی باشی بەدەست هێناوە تاوەکو
دواتر ببێ بە کەسێکی بەناوبانگ دواتر فۆتۆکانی زۆرترین بینەری هەبێ زۆرترین بڵاوکردنەوەی هەبێ چی بۆ ئەگرێ بۆ ئەم کەسانە جگە لە خەڵاتی یەکەم و دووەم و سێم ئێمە دە خەڵاتی دوای ئەوەشمان هەیە واتە تۆ مەرج نییە لە ناوسەد فۆتۆە سێ فۆتۆ تەنها دەستنیشان بکەیت و خەڵاتی بکەیت چونکە ئاستەکان لە یەکەمەوە بەرەو خوارەوە دێت لە دوای یەکەم و دووەم سێمەکەمە دە خەڵاتمان هەیە خەڵاتی مادی با بڵێن دواتریش کۆمەڵە خەڵاتی ڕزم دۆ سێمەکەش هەر خەڵاتی مادی بڵێ بەڵام بڕی بڵێن لای نەمادیەکە جیاوازترە لە من کاتەوەی کە بتواندرێت بیرمان لەوە کردێتەوە ئەگەر بتوانین زیاتر لە ناوچەیەک زیاتر لە شاری سلێمانی بتوانین فستیڤالەکە بەرین بۆ نمونە بۆ شاری هەولێرە بۆ دووهۆکە یاخود بۆ شاری هەڵەبجەی خۆشەویستە بۆ شوێنە کە بتوانین بنمونە مەبەستی پرسیارەکەم ئەو بکات بەختیار بۆ نمونە ئەگەر یەکەم و دووەم سێم بەدەر لەوەی کە خەڵاتێکیان ئەکەن دوجار کە ئێوە ئەزانن کە ئەمە ئاستێکی باشیان هەیە وەک سەحەریش ئێستا ئاماژەی پێکرد هیچ لە دوای فستیڤالەکە هیچ شتێکی لەم بابەتە هەیە کە دەستیان زیاتر بگیرێ ئەگەر خولێک هەبوو زیاتر بۆیان بکرێتەوە تاوەکو شارەزاتر بن لەو بوارێکە خوان ئێستا لە ناویدا کارەکەن ڕاستەوە بیرمان لە هەندێک شت کردوەوە چۆن ئێمە بتوانین گرنگیەکە بەرینە دەرەوە بۆ نمونە ئەوەی کە خەڵاتی یەکەم وەرەگرێ چۆن بتوانین هەلێکی بۆ پێشانگایەک لە دەروی کوردستان بۆ دروستکەین ئەمانە بۆ خۆی هەمووی دەرگایە بیرۆکەش زۆرە بەڕاستی بەڵام تۆ تا کو نەکەویتە ناو واقعەکەوانێ لەوانە ئێستا زۆر شت بڵێ لەوانە جێگەی خۆی نەگرێت بەڵام کاکەویتە کارکردنەکەوانە لەگەڵ ئەوانە بۆ نمونەگەوەی کە خەڵاتی یەکەمێنێت لەوانێ کۆمەڵێک شتی با بڵێن ئارەزووی هەبێت بۆ کارەکەی خۆی جیاواز بێت لەوەی کە تۆ بیری لەکەیتوانە سەلوانەیەکێک لەوانەی کە خەڵاتی یەکەم وەرەگرێت کەمتر حەز لەوە بکات بچێتە دەرەوە پێشانگای کە لەوانە حەز بکات کەتەلۆکێکی هەبێ یاخود کەتەلۆکەکەی ناوی حەزەکە بچێت پێشانگاکە بکاتەوە واتە تۆ بێ ڕاوێژ لەگەڵ ئەوە بکەی بزانە ئارەزۆکەی ئەو لە چه ئاستێکە تۆ کار بۆ ئارەزۆکەی ئەو بکەیت زۆر باش باسی ئەو سێ پلە یەکەم و دوو هەموو سێهەمەت کرد لە نێو سەد ڕسمەکەیە ئایاوا هەیە بۆ نمونە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەم پلانە و ئەم یەکەم و دوو هەموو سێمە مامەڵە بکرێت یان هەر بوار بۆ نمونە سروشت یەکەم و دوو هەمی خۆی هەیە هەر بوار و با بڵێن ئەم ڕیزبەندی تایبەت بە خۆی بۆ ئەکرێت چۆنە هەرێک لە بوارەکان بەڵێ یەکەم و دووەم و سێمی خۆی هەیە کاتە باشە کاتە زیاتر با بڵێن شانسی براوەکەن جا هەندێک لە کەسەکان کاک بەختێر لایەن وایە ئەگەر تۆ ویست فۆتۆکەت زۆر زۆر با بڵێن شانسی برنەوەی زیاتر بێت یان زیاتر دەبکەوێت ئەبێت بابەتەکەەوە ناوەڕۆکەکەش زۆر زۆر شتێکی بێوێ نەبێت شتێک بێت نەبینرابێت شتێک بێت زۆر بە چاونەکەوت بێت ئەگەر سروشتە بە دوای شوێنێکی زۆر تایبەتە ئەگەڕ دەچێتە ناوچەیەکی تایبەت ئەگەر بابەتێکی ژیانی ڕۆژانەیە نمونەیەکی زۆر زۆر تایبەت ئەدۆزێتەوە بەڕاستی ئەمە پێویست دەکات یان زۆر جار ئەو شێوازی وێنەکەەوە ئەکات ناوەڕۆکەکەش تایبەتەکات یان سەرنجڕاکێشی ئەکا دیارە من دڵنێم لەوە کە چاوی فۆتۆگرافەر زۆر جیاوازترە لە چاوی کەسێکی ئاسایی ئەو توانێت هەر لە زوومی کامێراکەیەوانەیە دیمنێکی وا هەڵبژێرە کە تۆ لەوانەیە کە لە ناو دیمەنەکەشا بیت ئەو گۆشەیە نەبینی کە ئەو ئەی بینێت من بە تەجروبەی ئەو فستیڤاڵی پێشوو ئەنی کۆمەڵە کاری تیا بوو بەڕاستی هەستە ئەکرد ئەمە لەوانەیە وڵاتێکی تر بێت لە جوانی و لەو سەوزایە ئەو تایبەتمەندەی کە لەو شوێنەیە هەبووە لەو زاوی کە فۆتۆگرافەرەکە وەریگرتووە کەواتە فۆتۆگرافەرەکە قەراردەرەکە چی تۆمارەکات هەر ئەوەشەکەی هێنێتەوە بەلای تۆ ئەبێتە بەشێک لە پێشانگاکە دەتە ئەگەری هەیەکە خەڵاتی ژوەر بکرێت کەواتە فۆتۆگرافەرەکە قەراردەرەکەیە بەڕاستی باش لیژنەکانی کە بۆ هەڵسەنگاندنی فۆتۆکان دانراون کاک بەختیار بە شێوازێکی گشتی پسپۆڕیەکان چییە لەسەر ئەساسێک قەراری ئەوە دەن کە ئەم وێنەیە ئەتوانێت پلەی یەکەم بەدەست بێنێ ئەم وێنەیان ناتوانێت بەدەستی بێنە لیژنەکە بە شێوازێک ئەو پسپۆڕیەکە هیانە دیاری کراوە ئێمە تا ئێستا کە لەگەڵی وا قساکەن بڵێن ئەخیر بڵێن خاڵەکانمان لەگەڵ لە لیژنە بڵێن کۆتایی پێنەهێناوە بەڵام ئەوەیە لەو نزیکانە هەموو ئەو تایبەتمەندیانە هەم ڕێەکەین و هەم بڵاویشیەکەینەوەیە زۆر باش باسی سروشتمان کرد لە بەشێک لە قسەکانی بەڕێزێت باسی ئەوەت کرد کۆمەڵک لە وێنەکان ئەوە نەجوان و سەرنجڕاکێش بووە لا دوا بوو ئەمە دەرەوەیە ئێمە بەشێکی گەشتیاریمان هەیە دروستکردنی ڕێبەر بۆ گەشتیار یاخود بۆ نمونە دروستکردنی یان چاپکردنی کۆمەڵە کتێب بۆ ئەوەی کە تۆ لە فستیڤاڵە جیهانیەکانە ئەمە بڵاو بکەیتەوە بۆ ئاشناکردنی گەشتیاران بە
با بڵێن ناوچەکانی کوردستان ئەمەش زۆرەتوانێت لێرا کاریگەری هەبێت کاک بەختیار ئەوەی کە لە سوچی نیگای فۆتۆگرافێرەکەەوە تۆ بتوانیت جیهان ئاشنا پێ بە کوردستان بە ژینگەی کوردستانیش. ڕاستگۆ من بیرم لە ئێستا لەو قسەی ئێوە بیرم لەوە کردوانە ئێمە کرێ لەگەڵ فۆتۆگرافەرەکانە لا من کاتە لەگەڵ دەستی گەشت و گوزارە ڕێبکەوین فۆتۆیەکی تۆ بۆ نمونە ئەحمەداوایە یاخود بڵێن تەوێڵەیە هەر ئەو شوێنانەی کە گەشتیاریە لەگەڵوانە لە پشتی فۆتۆکەوانە لە ڕووی نەخشە سازیەوانە نەخشەی ئەحماوایی تا بێت کار کەسی ئەم فۆتۆی بەردەست بکەوێت بتوانێت بەبێ پرسیارکردن ئەحماوە بدۆزێتەوە تەوێڵە بدۆزێتەوەوانە بۆ نمونە هەر یەک لەو وەکو دلیلێک بێ لێ کاتە تۆ لایەنێکی گەشتیاری جێبەجێکرد لە من کاتە فۆتۆی فۆتۆگرافەرێکی شت لە ڕێگەی کارێکی گەشتیاریەوە ناسان ئەوژێکی کە لە بیرۆکانی کاکرێت کاری لەسەر بکرێت زۆر باشە کاک بەختیار ئەگەر وتەیەکت ما بێ لە کۆتاییدا بۆ ئەو کەسانی کە ڕەنگە ئێستا حەز بکەن لە دووەمین فستیڤاڵە بەشداری بکەن زۆر نەزانن بە چ شێوازەکە ئەگەر وتەیەک پێشکەشی ئەوان بکەیت و کاتەکەشی دووبارە بکەیتەوە بۆمان کە لەکای ئەم فستیڤاڵە بەڕێوەچە. دومین فستیڤالی فۆتۆگرافی کوردستان هەوڵێکی ناوەندی حەوڕەنگەیە بۆ ئەوەی جاریکە هەل بۆ فۆتۆگرافەران دروست بێت پێکەوە هەمومان جوانیەکان و تایبەتمەندیەکانی وڵاتمان نیشان بین. فستیڤالەکە 1970 لە شاری سلێمانی جێبەجێ کرێت لەو نزیکانەشە هەموو ئەو زانێرانی کە پێویست بێت کە فۆتۆگرافەران بیزانن بۆی بەشداری بکەن لەو نزیکانە بڵاوە لەکوێ بڵاوی ئەەکەنەوە ناوەندی حەوڕەنگە هەم پێیجی هەیە هەم پێنجی تایبەتی خۆم هەیە لەوانە هەمووی بڵاو بێت و زۆربەی فۆتۆگرافەران پێجەکەی منیان لەلا هەیە لێوەتوانن وەری بگرن دەستەکانە خۆش سپاس بۆ زانیاریە بە سوودانە هیوادارین ئەگەر حەستان لە بەشداریکردن لە ئەم فستیڤاڵەیە بەشداری بکەن و مەرجەکانیش توانی بێتی بە چاڕوونیتان پێ ببەخشن